کەوا بینەری راپۆرتێکیمدانە ئەمیر دەبین و دوایی دێنەوە لای میوانەکەمان و قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. شەیدا هەر لە تەمەنی مناڵیەوە شەیدای تیڤی و ئەفلام کارتۆنەکان دەبێت. لە ڕێگای تیڤیەوە جگە لە زمانی دایک فێری زمانی عەرەبی دەبێت و ئێمە سەردانی ماڵەکەیان دەکەین و ئێوەش بینەر و بیسەری چیرۆکی شەیدا بن. اسمي شيدا عبد السلام، أقرأ في مدرسة عاجزة وأنا في الصف الرابع. عرفت اللغة العربية في التلفاز وعمري 10 سنوات. عندما كنت صغيرة شاهدت التلفاز فعلمتها. إذا لم أعلم كلمة واحدة أسأل أمي أو أبي أو أشاهد التلفاز حتى يأتي هذه الكلمة الذي أريده. أعرف العربية القواعدية العراقية، لكن العربية القواعدية جيدة أكثر من العراقية. أعرف اللغة العربية ونفترض العربية في المدرسة قواعدية عربية، وكتاب مدرستي عربية، وأحب معلمي وإنه يحبني. أنا أحب اللغة العربية وأريد أن أتعلم في المستقبل اللغة الإنجليزية. أنا أحب أن يشاهد الأطفال التلفاز ليتعلموا اللغة العربية مثلي. ستافی بەرنامەی پەیامی ڕۆژین و دەڕۆین بۆ قەزای خەبات و لەوێشەوە زانیار ئەمیر هەیە. ئەم زانیارەش هەر لە تەمەنی 5 ساڵیەوە خەریکی کۆکردنەوەی زانیاری و فێربوونی زمان بووە لە ڕێگای تیڤیەکانەوە. بەڵام زانیار جیاواز لە شەیدا هەر بە فێربوونی زمانی عەرەبی کیفایەتی نەکردووە، لەهجەکانی تریش دەزانێت وەکو عێراقی و مصری و لوبنانی با چیرۆکی زانیار ببیسین. مرحبا بكم، أنا اسمي زانيار في الصف الرابع الابتدائي. أريد أن أقول لكم كيف تعلمت العربية. أولا من التلفاز تعلمت قواعدها، بعدها من الهاتف، من اليوتيوب تعلمت أكثر وأكثر وأكثر، من اللهجة المصرية وبعدها إلى العراقية والقواعدية. وبالمستقبل أتمنى أني أتعلم الإنجليزية كما تعلمت العربية. في الدرس العربية أنا جيد جدا والأستاذ يحبني كثيرا. إذا كنت من التلفاز لم أفهم شيئا كنت أقول لأمي كانت تقول الجواب لي بالكردية وكنت أفهم الكلام ولا اللغة خلاص. زور بخير من قناة ياسماني بيام بالعربية. أهلا بكم قناة فضائية بيام. دایکی زانیار کۆمەڵی ئامۆژگاری بۆ دایک و باوکان هەیە و دەڵێت دەبێت بزانین چۆن تیڤی بەکاردێنین. سەرەتا بە خێراتنتان لێ دەکەم، زۆر بەخێر بێن سەرچاوان، دەستخۆشیتان لێ دەکەم لە بەرنامەکەی و زۆر دڵخۆشم کەوە ئەو چاپێکەوتنەتان لەگەڵمان کرد. لە ڕاستیدا زانیار لە جیاواز بوو لە چاو منداڵەکان دیکەم. لە سەرەتایەوە لە منداڵیوە خولای زیاتر تەلەڤیزیۆن و شتی وای هەبوو، تەکنەلۆژیا و تەلەڤیزیۆن. هەر لە منداڵیوە زۆر حەزی لە دەرێ و لە ناو منداڵان و لە شتی وا نەبوو، زیاتر حەزی لەوەی بوو کە متابعەی تەلەڤیزیۆن و شتی وا بکە. لە تەلەڤیزیۆنیش متابعەی زیاتر کەناڵی عەرەبیەکانی دەکرد، ئەفلام کارتۆن و شتی وها زۆر تەماشای دەکرد، زۆر متابعەی دەکرد، زۆری حەز لێ بوو. زۆر جارەوە بوو شتێک تێنەگەشت بایە دەهات پرسیاری بە من دەکرد، ئەوە چی گۆ، مانای چ بوو؟ لۆیم دەگۆتەوە یەکسەر ئەو لەبەری دەکرد لۆ جارە چ دی یەکسەر فێر دەبوو. ئامۆژگاریم بۆ دایکان ئەوەیە کە ئاگایان لە منداڵەکان بی بەڕاستی زۆر سەیری ئەفلام و تورکی و دراما و شتی وان مەکەن، سەیری ئەفلامی شەڕ و شتی وان نەکەن، با سەیری تەلەڤیزیۆن و بەرنامەی منداڵان تایبەت بە منداڵان بی سەیر بکەن، زۆر باشە. ئەفلام کارتۆن هەیە، قسەس هەیە، یعنی چیرۆک و شتی هەیە، بەسەرهاتی پێغەمبەران هەیە، ئەوە بە هەمووی بە پاپا و بە ئەفلام کارتۆن هەیە سەیرکەن، فێردەم شتی جوان لێ فێردەم، بە تایبەتی زمانی عەرەبی، زمانی ئینگلیزی با سەیر بکەن. الحەمدوللا من ئەوە لە ڕێی تەلەڤیزیۆنی هەروەها کوڕەکەی دیکەشم، کوڕێکی دیشم هەبوو گەورە، برا گەورەکەی ئەوە هەل لە ڕێگەی تەلەڤیزیۆنی فێرە زمانی عەرەبی بوو، بەڕاستی لە مەکتەب و لە قوتابخانە فێر نەبوو، لە ڕێگەی تەلەڤیزیۆنی فێرە زمانی عەرەبی بوو. لەخوای بەزیاد بێ الحەمدوللا الان عەرەبیەکی باش دەزانێت، هەروەها ئەوەش لە ڕێگای تەلەڤیزیۆنی زۆر باش فێر بوو، لە یوتیوب و بە لە ڕێگەی ئەنتەرنێت زۆر باش ئێستا دەتوانی، یعنی تێدەگا لە هەموو لەهجاتەکان دەتوانم بڵێم، مصری،
ئیماراتی عێراقی لەهجەکان هەمووی تێدەگا دەتوانی کەم قسەی پێ بکە بە زیاتر بە قەواعدی دەتوانی بە تەواوەتی قسەی پێ بکە هیچ مشکلەی نییە و لە قوتابخانەش لە دەرسی عەرەبی زۆر باشە جاروەیە دەلێ هەندێک وشایە مامۆستاش نازانی ئەمە لۆی تەرجمە دەکەم و پێی دەلێم و لۆی ئەوە دەکەم دەرێم ئەوە معنای ئەوەیە زۆر باشە یانەی زۆر دڵخۆشمەوە هیوادارم ئینشاڵڵا لە داهاتوودا لە زمان ئینگلیزی ئینشاڵڵا شارەزابیتن و خۆی فێر بکاتن هەرچەندە شارەزایانی بواری پەروەردەی منداڵ و دەروون ناسیش بە تایبەتی مۆبایل و ئایپاد و تەکنەلۆژیا و تەنانەت تیڤی بە دواکەوتنی قسەکردنی منداڵەکە و گەشەکردنی منداڵان ناو دەبن بەڵام زانیار و شەیدا جیاواز لە مناڵەکانی تر توانیویانە لە ڕێگای تەکنەلۆژیا و تیڤیەوە زیاتر لە زمانی دایک زمان بزان و ئێستا هەردووکیان بە تەواوەتی شارەزای زمانی عەرەبی بن و زمانی عەرەبی بە شێوازێکی باش بزانن عیمران ئەمیر لە قەزای خەباتەوە تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ